لەگەڵ ئەوەی لە ڕابردوودا دادگای فیدرالی عێراق یاسای نەوت و گازی هەرێمی کوردستانی هەڵوەشاندەوە، بەڵام لەگەڵەوەشدا حکوومەتی هەرێم یاساکەی لە پەرلەمانی کوردستان بەدەنجی لایەنەکانی دەسەڵات هەموار کردوتەوە کە ئەمەش پێچەوانەی دەستوری عێراقا. بەدەنگی 79 ئەندامی پەرلەمان پەسەند کرا. بەشێک لە کۆمپانیەکانی بواری بەرهەمهێنانی نەوت و غاز کارەکانی خۆیان لە چڵگەکان هەڵپەساردووە، بەشێکی تریشیان هۆشیاریان داوەتە حکوومەتی هەرێم و پابەندی خۆیان بە بڕیاری دادگای فیدرالی نیشان داوە. ئەمە سیاسەتێکی هەڵەیە حکوومەت پەیڕەویەکە لەناو ئەو هەموو قەیران و کێشە گەورانەی کە پەیوەندیدارن بە نەوت و گازەوە، دۆسیەکە لە هەرێمی کوردستان چ لە بەغدا ناردنی هەموارێک تەنها بۆ گۆڕینی زیادکردنی کەسێک بۆ ئەنجومەنەکە، بەڕاستی ئەمە هەز نەکردنە بەرپرسیارەتی لە ئاست قەزیە گەورەکە کە قەزەی نەوت و گازە لە هەرێمی کوردستانە و بۆیە دەنگمان پێنەدا و تا ئەو جۆرە سیاسەتەش بەردەوام بێت لە دۆسیەی نەوت و گازە، دۆخی هەرێمی کوردستان لەوە باشتر نابێت کە ئێستا هەیە کە نەوت بە $100 فرۆشی حکوومەت، بەڵام ناتوانێت وەڵامی خواستی خەڵکی کوردستان بداتەوە. سەرۆکی ڕێکخراوی ستۆپ بۆ لێکۆڵینەوە پێی وایە لە داهاتوودا فشارەکان بۆ سەر هەرێمی کوردستان ڕوو لە زیادبوون دەکات ئەگەر هەرێمی کوردستان هەوڵی ڕێککەوتنی سیاسی و ئابووری نەدات، ئەگەری هێرشی سەربازی بۆ کۆنتڕۆڵکردنی چێلگە نەوتی و غازیەکان ئەگەرێکی کراوە دەبێت. لە ئایندەدا حکوومەتی عێراقی ڕەنگە فشارەکانی زیاتر بیتن بە تایبەتی لەسەر کۆمپانیاکان. لە ماوەی ڕابردوو بینیمان کە چەند کۆمپانیایەک لە هەرێمی کوردستان کشان و ڕاستە ئەو کۆمپانیانە ڕاستە و خۆ لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان عەقدیان نەبوو، بەڵام لەگەڵ کۆمپانیا نەوتیەکان وەک سێرڤیس ئیشیان کردووە. ڕەنگە لە ئایندەدا بە تایبەتی ئێستا لە سەروبەندی ئەوانە بلاکلیستێک لە بۆ ئەو کۆمپانیانە لە هەرێمی کوردستان دروست دەکەن کە ئیش دەکەن. ئەگەر ئەو کێشەیە هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی عێراقی هەم لە ڕوە قانونیەکە هەم لە ڕوە سیاسیەکەی چارەسەر نەکاتن، ڕەنگە لە ئایندە هەر بەوە نەوەستێتن کە کەیسەکە بستە دادگای فیدرالی حکوومەتی عێراقی لە دادگاکانی نێودەوڵەتی سکاڵە لەسەر ئەو کۆمپانیانە تۆمار بکاتن کە ئیش لە هەرێمی کوردستان دەکەن. دوای بڕیارەکەی دادگای عێراق فشارەکان بۆ سەر هەرێمی کوردستان چڕتر بوونەتەوە، بەتایبەت لەم چەند ڕۆژەی دوایی چەندین موشک ئاراستەی هەرێمی کوردستان کراوە، لە دیارترینیان هێرشکردنە سەر چەڵگەی غازی کۆرمۆ بوو کە لە ماوەی 3 ڕۆژدا 3000 موشک ئاراستەی ئەو چەڵگەی کراو. لە داهاتووشدا نازاندرێت چ چارەنووسێک چاوەڕوانی هەرێمی کوردستان دەکات. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.